ئێرە ناوەندی ڕێکخراوەکانی حەمرینە خۆبەخشانە لەسەر ئەرکی جێگری فراکسیۆنی یەکێتی ژمارەیە کادری شارەزا فۆرمی دامەزراندن بۆ گەنجانە پڕ دەکەنەوە کە ئارەزووی گرێبەستیان هەیە لە پۆلیسی خۆجێیی. ئێمە بە سوپاسەوە لەلایەن جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتیەوە ئامێرەکان وەکو ئینتەرنێت و لاپتۆپ و ئەوانەمان بۆ دابین کراوە وە خۆبەخشانە 12 کاتژمێر لێرە دانیشین بۆ پڕکردنەوەی ئەو ئارزومەندانەی کە ئەیانەوێ ناو بنووسن وەکو ئاشکرایە لای نووسینگەکان لە ناو بازارە بە 5,000 و 10,000 وانە ناوەنووسن بۆیە ئێمە بە خۆبەخشانە لێرە 5 گەنج دانیشین ناوی گەنجان تۆمار ئەەکەین بۆیە ئەو کەسانی کە ئارزومەندن ناو بنووسن ئێمە لە بارگای ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی حەمرین لێرە ڕۆژانە 12 کاتژمێر لێرە دانیشین بۆ ناونووسکردنی گەنجان. بەڕێوەبەری پۆلیسی خورماتوو ئاشکرا دەکات وەکو یەکێ لە قەزا گەورەکانی پارێزگای سەلاحەددین پشکیان دەبێت لە دامەزراندنی ئەو پۆلیسانی کە بە گرێبەست دادەمەزرێن. طبعا كمحافظة صلاح الدين عندنا حصة بهالموضوع هذا وبالذات قضاء الطوز باعتبار له أهمية وخصوصية خاصة فأهم لنا حصة بهالموضوع يكون تقديم عن طريق رابط موجود وإحنا عممناه. ئێمە وەکو پارێزگای سەلاحەدین پشکمان هەیە لەم دامەزراندنەدا بە تایبەتی قەزای خورماتوو تایبەتمەندی خۆی هەیە و پشکمان بەردەکەوێت دامەزراندنیش بە ڕێگای ئەلکترۆنی دەبێت وەزارەتی ناوخۆ لینکی بڵاو کردوتەوە بەو پێی خورماتوویەکێ لە قەزا گەورەکانی سەلاحەدینە هیوادارین ڕێژێکی باشمان بەربکەوێت چونکە پێویستێکی زۆرمان بە کارمەندی نوێ هەیە چونکە سنووری ئیداری خورماتوو ناوچەیەکی فراوانە. اللي يبدي هو من ساعة 12 يوم أمس يوم 4/7. بە پێی ڕاگەنرای وزارەتی ناوخۆی عراق بۆ ماوەی 4 ڕۆژ ناوتۆمارکردن بۆ کارمەندانی پۆلیسی خۆجێی بە ئەلکترۆنی دەستی پێ کردووە لە تەواوی عراق کە بۆ 37,000 پلەی وەزیفیە لەو ژمارەیەش 1000 پلەی وەزیفی بۆ ژنان تەرخان کراوە کە لە دایکبووی ساڵی 2001 تاکو 2005 ئەم دامەزراندنە دەیانگرێتەوە. کەڕۆن حەبیب کورد سات نیوز خورماتوو.